ئامادەبوانی بەڕێز میوانە بەڕێزەکان، هەواڵانی تێکۆشەری یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڕێیانی تێکۆشەری بزوتنەوەی گۆڕان، خوشک و برایانی بەڕێز، ئەندام و لایەنگرانی لایەنە سیاسیەکان، هاو نیشتیمانیانی بەڕێز، ئەم کاتتان باش. پێشەکی بە پێویستی ئەزانم لێرەوە سڵاو لە گیانی شەهیدە نمرەکانی پێشمەرگە بکەم، سپاس و ستایشی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بکەم کە بەو پەڕی لە خۆبرانەوە گەلی کوردستانیان لە مەترسی گەورە پاراست و ئەیان پارێزن. سپاسی دانیشتوانی هەرێمی کوردستان بکەم کە بە سینێکی فراوانەوە پێشوازیان لە ئاوارەکانی سەرانسەری عێراق کردووە. سوپاسی وەفدی هەردوو لا بکەم کە بە عەقڵێکی کراوەوە درێژیان بە گفتوگەکانیاندا تا گەیشتن بەم ڕێکەوتنە، و سپاسی سەرکردایەتی هەردوو لا بکەم کە بە گیانی هەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانیەوە لە هەلوو مەرجێکی سەخت و ئاڵۆزە کە هەرێمی کوردستان و عێراقی تێکەوتووە پەسەندیان کرد. هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵی ئاڵنگاری جددی بۆتەوە، لەوانە ئاڵنگاری ئابووری، ئاڵنگاری سیاسی، ئاڵنگاری جەنگی. ئەم ڕێکەوتنە وەڵامدانەوەیەکە بۆ ئەو ئاڵنگاریانە. ئەم ڕێکەوتنە پێداگرتنە لەسەر چەسپاندنی کۆمەڵێ سەرەتای گشتی بۆ بەجێهێنانی ئەرکە نیشتیمانی و نەتەوەییەکان، بۆ خۆشکردنی گوزەران و بۆ فراوانکردنی پانتایی ئازادی سیاسی هاوڵاتیانی کوردستان، بۆ دابینکردنی دادی کۆمەڵایەتی لە ناو چین و توێژەکانی کۆمەلگادا، بۆ ڕۆشنیە لە داهاتی هەرێم بە تایبەتی داهاتی نەوت و گاز و زۆری سەرفکردنی، بۆ ڕۆشنیە لە پەیوەندیەکانی هەرێم و حکومەتی عێراق و دەوڵەتانی دنیادا، بۆ دابینکردنی هاوبەشی ڕاستەقینەیە لە بڕیاری سیاسی و هەموو ئەو بڕیارانەی پەیوەندیان بە چارەنووسی گەلەکەمانەوەیە، بۆ ئەنجامدانی چاکسازیە لە سیستەمی سیاسی، سیستەمی ئابووری، سیستەمی پێشمەرگایەتی، سیستەمی ئاسایش، سیستەمی کارگێڕی، سیستەمی پەروەردە. بەم بۆنەیەوە هەموو دا و دەستگا پەیوەندیدارەکانی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان ڕائەسپێردرێن بۆ ڕوونکردنەوەی هەرێکێ لەو پرسانە و جێبەجێکردنیان بە هاوکاری شارەزایان پاشکۆ و پرۆتۆکۆلی پێویستی بووە ئامادە بکەن. ئەم ڕێکەوتنە بۆ یەکخستنی ماڵی کووردە، بۆ کۆکردنەوەی هەموو لایەکە لەسەر بنچینەی ڕێککەوتن لەسەر دیاریکردنی ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی نەتەوەیی، لەسەر دیاریکردنی بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیی، بۆ یەکخستنی خەباتی گەلی کوردستانە لەسەر دانانی ڕێوشوێنی بەجێهێنانی ئامانجی نەتەوەیی کورد لە دیاریکردنی مافی سربەخۆیی و پێکهێنانی دەوڵەت. ئامرازەکانی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە تەنیا و تەنیا ڕێگەی کاری پەرلەمانیە، ڕێگەی خەباتی مەدەنیە، ڕێگەی یەکتر قبولکردن و گفتوگۆی هێمن و دانووسەندنی شارستانیە. لە کۆتاییدا ئەمەوێ بڵێم ناوەرۆکی ڕێکەوتنەکە هەمووی بابەتی گرنگ و بایەخدارن، جێگەی ڕەزامەندی زۆرایەتی لایەنگرەکانی هەردوو لاو خەڵکی کوردستانن. بەڵام لە هەمان کاتدا ئەمەوێ بە بیری هەردوو لای بهێنمەوە عیبرەت لە نووسینە نییە، بەڵکو عیبرەت لە جێبەجێکردنایە. ئیتر خۆشیتان.